سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکان، چۆنن باشن؟ هیوادارم هەمیشە باش بن. مناڵە ئازیزەکان، ئەمڕۆ ئێمە جیاواز لە بەرنامەکانی تر لەم شارۆچکە جوانین، ئەویش گاپیڕۆنە. هاتین بەرنامەی گەشتی زیتەڵە لێرە تۆمارکەین لەگەڵ ئەم مناڵانەیە. بەڵام ئەزانین چیمان بینی؟ شتێکی جیاوازمان بینی. لە ڕێگا بینیمان ئەم مناڵانە هاتوونەتە ئەم دەشتوکیەوە. لە مامۆساکەمان پرسیوتمان مامۆسا ئەم مناڵانە بۆ هاتوونەتە ئێرە و سەرقاڵی چین؟ وتی ئەمە وانەی ژینگەیان هەیە. مناڵەکان ئەمڕۆ بەکردداری هێناومان بۆ ئێرە بۆ ئەوەی فێریانکەین چۆن ژینگەکەی خۆیان پارێزین. بۆیە بەڕاستی شتێکی زۆر تایبەت و جوان بوو لە لامان. بۆیە ئێمە شەبانەوێ ئێستا بچین چاوپێکەوتنیان لەگەڵا بکەین بۆ ئەوەی بزین گرنگی ژینگە چییە لای مناڵان، چۆن ژینگەکەی خۆیانە پارێزن، بۆ چییان نەوێ ژینگەکەی خۆیان پارێزن. ئێر لەگەڵمان نابن با بچین بیان دوێنین و کەمێک گفتوگویان لەگەڵا بکەین. فەرموون چۆنی؟ باشی؟ باشی؟ بەخێر بێ بەگای پێڵەوە. ئەی بەساقە زۆر سپاس دەکەم. باشە پێم بڵێ ناوت چییە؟ ناوم هێڤارە. هێڤار؟ هێڤار لە پۆلی چەنی؟ لە پۆلی حەوتم. لە پۆلی حەوت. هێڤار تۆ چیەکەی لەم دەشت و دەر و ژینگە جوانەیە ئێستا؟ هاتووم پاکی کەمەوە، هەر قاقز دەکەوت بێتە سەر زەوی دێم پاکیەکەمەوە بۆی ژینگەکەمان پاک و خاوێن بێت. ئافرین لەگەڵ مامۆساکەت هاتووی؟ بەڵێ بابەتەکەم دەرسەکەمان لەسەرم بابەتی ژینگە بووی تر هاتین بێکەوە پاکیکەینەوە. ئافرین زۆر زۆر باشە، زۆر زۆرم پێخۆشە کە مناڵە ناوە گرنگی بە سروشتی جوانی کوردستانی نوۆی پارێزن. تۆشێکی لەو مناڵە ژیرانەی کە ناوچەکەی خۆتە خۆشەوێ وایە؟ وایە. ئافرین باشە ئێزانی گۆرانی شتێکم بۆ بڵێ؟ بەڵێ ئادی خوێندەواری. خوێنداری چراژینە، ڕێگەی ئاواتی شیرینە، سەرچاوی بیری و زانینە، هۆشیاریە و ڕاپەڕینە، خوێنداری ئازادیە، سەرفرازی شادیە، چارەی دەردی هەژاریە، لە ناوبەری بێدادیە. بەڵێ ئافرین هەر بژیت. زۆر زۆرم پێخۆشە کە لەم سروشتە جوانەیە تۆم بینی. بەڕاستی شتی زۆر جوانەوت لەسەر ژینگە. تۆ مناڵێکی زۆر بەهرەمەندی. ئافرین زۆر سپاس بۆ تۆ. سپاس بۆ تۆ. زۆر سپاس. وەحەفیز. چۆنی؟ باشم. باشی؟ ناوت چییە؟ ئەلەند. ئەلەند ئەو تۆ چیەکەی لەم دەشت و دەرە؟ وەڵا هاتم بۆ سێرکردنیەوە. بەڕاستە؟ باشە پێم بڵێ ئەم دەشت و دەرە و پێخۆشە تۆ؟ بەڵێ. لە پۆلی چەنی؟ سێ. لە پۆلی سێ. باشە ئەلەند تۆ حەزێ بە سروشتی کوردستانە؟ بەڵێ. ئەی باشە چۆن سروشتی کوردستانە پارێزی؟ دارە بریتەوە؟ نا. باشە بۆچی خراپە ئێمە داروشت ببرینەوە؟
لەبەرەوەی سەوزایی نامێنێ وایە لەبەر ئەوەی ژینگەکەمان تێگەچێ ئەو هەوامان تێگەچێ گیاندارانیش کەمە بنەوە وایە بەڵێ باشە ئافرین ئەلەنجان ئەلەند گۆرانی ێزای گۆرانێکم بۆ بڵێ ئافرین دە باشە ئەزانی بڵێ زیتەڵە بەخێر بێ بۆ گاتێڵۆن بەڵێ دە باشە ئەدی بڵێ سیتەڵە بەخێر بێ بگە ئافرین هەر بشیت ئەلەنجان دەست خۆش خواحافیز حەفیز چۆنی چۆنی باشیشی ئەحواڵە باش باشی باش باشە پێم بڵێ تۆ پێ خۆشەکەم ناتم بۆ زۆر زۆریشمان پێخۆشەکە هاتی بۆ نەحیەکەی گایفڵان بەڕاستە بەڵێ منیش زۆرم پێخۆشەکەم ناڵی ژیری وەکو ئێوە بینم هادی ناوچی بوو شنیار شنیارگیان ئافرین لە پۆلی چەنی سێ لە پۆلی سێ ئافرین باشە ئەی تۆ ناوچیە سۆنیا سۆنیا لە پۆلی چەنی سۆنیا سێ ئێوە هاوڕێیەکترین بەڵێ باشە پێم بڵێ شنیار بەڵێ بۆچی ئەمڕۆ لەم دەشت و دەرەن چونکە ئەبێ پاکیکەینەوە گەشتێک کەوتبوو پاکینەوە لەگەڵ مامۆساکەمان هاتوون لەگەڵ مامۆساکانمان هاتوون بۆ ژینگە پاکردنەوە بۆی پاکی بکەینەوە ئەگەر قاقزە یان ئەلاگەی شتێک کەوتبوو پاکی بکەینەوە ببینە شوێنی تەنەخۆڵەکان ئافرین دەست خۆش هەر بژی سۆنیا بۆچی گرنگە ئێمە ژینگەکەمان بە پاک و خاوێنی ڕاگرین لەبەر ئەوەی نابێ ئێمە شت فڕێبێ بۆچی ئەگەر شت زۆر فڕی نەژێرەم داروشتە ئێرە جوانە بێ ناخێت ئەو کاتە گەشتیاریە بۆ ئەم ناوە ناخێت ئافرین هەر بژیت ئەزانن گۆرانێکم بۆ بڵێن بێکەوە ئادەی وەی دانم دانم دێشێ زۆر خراپ نازانم بۆ وای لێ هات شیرینی و جەبزم خواردووە دەمەم پڕ میکرۆ بووە وەی دانم دانم من میکرۆپم چاوەکەم ددانەکانت کوێن ئەەکەم کاتێک ئاغۆی شیرینی یادان تا منە ئابینی ئافرین هەر بژین زۆر خۆشحاڵ بووم بەناسیتان دەستا خۆش بێ زۆر سپاس بۆیەوە خواحافیز چۆنی باشی ناوت چییە؟ ناوم سۆمایە سۆما ئافرین ئەی تۆ ناوت چییە؟ ئانۆ سۆما و ئانۆ چیەکەن لێرە ئەمڕۆ؟ لەگەڵ مامۆستاکەمانە هاتوین بۆ ژینگە پاکردنەوە بەڕاستە؟ باشە ئێوە هەر ئاوا بەردەوام یەن بۆ پاکردنەوەی ژینگە یان تەنیا ئەمڕۆ هاتوون؟ هەموو ڕۆژێکی یەن باشە شتێکم پێ بڵێن لەم سروشتەی ئێوەیە سمۆرە و ئەو شتانی لێیە؟ باشە ئەگەر دارەکان ببرینەوە ژینگەکەمان پیس بێ گیانداران ئەمێنێن لەسەر سروشتەکەمان باشە ئەی تۆ چۆن گرنگی بە سروشتەی نابێت دارەکان ببڕینەوە ئەگەر ئەو هەومان بوونە ئۆکسسیجینشمان نامێنێت ئافرین دواتر وای لێ ئێرە ئەبێ بە دەشتێکی ڕوتان وایە هیچ کەسێک نایە بۆ سەردانی هیچ ئاژەڵێک لەم ناوە نبینی هیچ ئاژەڵێکی کێوی نایە بۆ ناوە هیچ کەس شارەکەی خۆش نایە دارەکان ببڕینەوە زۆر ڕاستە ئێرە وای لێ بێ بە بیابان ئەبێ بە شوێنێکی زۆر ناخۆش وایە ئافرین هەر بژی ئەی ئەزان گۆرانێکم بۆ بڵێن ئادەی قوتابی ئێمە قوتابی ژیرین خاوەنی هۆش و بیرین شاگردی ڕێ ڕووناکین وێنەی بەرز و دڵپاکین خامەوە کتێب و دەفتەر هەرسێ دەخەینە سەرسەر پێی فێر دەبین زانستی ڕەوە جوانە و ڕاستی مامۆستایە ڕابەرمان فەرمانی لەسەر سەرمان هەر بژین ئافرین یەک چەم لێخەین بۆ خۆتان ئافرین دەستا خۆش زۆر سپاس بۆیەوە هاوڕێکانم خواحافیز چۆنی؟ باشم باشی؟ ئەی تۆ چۆنی؟ زۆر سپاس من باشم لە پۆلی چەنی؟ لە پۆلی چوارم ئەی ناوت چییە؟ یوسف یوسف لە پۆلی چوارە وایە؟ بڵێ باشە یوسف پێم بڵێ لە قوتابخانەیە لە چوانەیەکە زۆر باشی؟ کوردی و بیرکاری و کۆمەڵاتی باشە بیرکاری باش شتێکی لێ بپرسم سێکە ڕە پێنج چەندەکە؟ سێکە ڕە پێنج ئەی پێنج کە ڕە سێ ئافرین هەر پانزاکە وایە لەم سەرواڵەی سێکە ڕە پێنج لەو سەری شۆڵەی پێنج کە ڕە سێ وایە؟ ئافرین باشە پێم بڵێ تۆ بۆچی هاتووی بۆ ئێرە ئەمڕۆ؟ لەگەڵ مامۆستاکان هاتووم بۆی ژینگە پاکەینەوە بەڕاستە؟ بەڵێ باشە تۆ حەزەکەی ژینگەکەتان هەمیشە پاک و جوان بێ؟ بەڵێ باشە تۆ تا ئێستا دارێ ڕوانووە؟ بەڵێ بۆچی گرنگە ئێمە دار بڕوێنی؟ بۆی بیڕۆنین سەوزاوی
ڕێژەی سەوزایی لە شوێنەکەمان زۆر بێ وایە؟ بەڵێ ئافرین هەربژی ئەی تۆ چۆنی ئەو ڕێکەم بەڵا باشم باشی ناو چییە؟ گەشتیار 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 پێم بڵێ گەشتیاریە بۆ ئەم شوێنە؟ بەڵێ باشە ساڵانە لە وەرزی بەهار و هاوی نوانەیە گەشتیار زۆر ڕوەکاتە ناوچەکەتان؟ بەڵێ ئەی پێ خۆشە؟ بەڵێ بۆچی؟ بەرەوەی ناوچەکەمان ناوەدا نەبێتەوە لە ڕووی گەشتیاریەوە بژێتەوە خەڵک سەردانمانەکە وایە؟ بەڵێ ئافرین باشە پێم بڵێ تۆ سروشتی ناوچەکەی خۆتە خۆشەوێ؟ بەڵێ ئەی باشە تۆ لەم ناوە ئاگرەکەیتەوە؟ نەخێر بۆچی؟ ژینگەمان پیس نەبێ بە ژینگەمان پیس نەبێ ئافرین ژینگەکەمان لە ناوە چێ وایە؟ بەڵێ هەر بژیت ئافرین وەرە هاوڕێکم وەرە پێشەوە چۆنی؟ باش ناو چییە؟ ئەلەند لە پۆلی چەندی؟ 5 لە پۆلی 5 باشە حەزەکەی ساڵێکی تر دەرچی بۆ پۆلی 7 یان 6 ئافرین لەبەرەوەی نابێ ئەمە یەکسەر بچینە پۆلی 7 وایە؟ بەڵێ ئەبێ بچینە پۆلی 6 دواتر بچینە پۆلی 7 ئافرین وایە؟ بەڵێ پێم بڵێ تۆ گرنگی بە پاک و خاوێنیت؟ بەڵێ باشە ئەگەر جبسەیان پسکیتیان شتێکی خوارد پاشە ڕۆکەی چیلیەکەی ئەها زەرفوشتەکەی ئەیکەمە ناتەنەکەی خۆڵەوە بۆچی؟ بۆیە ژینگە پیس نەکەی ئافرین بۆی ژینگەکەمان پیس نەبێ و بە پاک و خاوێنی و بە جوانی بمێنێتەوە وایە؟ ئافرین باشە ئەو کۆ هاوڕێکی ترمان ڕۆی ئێوەزان بێک و گۆرانێکم بۆ بڵێن؟ بەڵێ ئادەی ئەی ڕەقیب هەر مامە قەومی کورد زبان نایشکێنێ دانەری تۆپی زەبەن نایشکێنێ دانەری تۆپی زەبەن کەس نەڵێ کوور مردووە کەس نەڵێ کوور مردووە کوور زیندووە زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان ئافرین یەکشە بڵێ خەیم بۆ خۆتان هەر بژی دەسا خۆش چۆنی؟ باشم باشی؟ ناو چییە؟ هەستی خان لە پۆلی چەند هەستی؟ 4 لە پۆلی 4 ئافرین هەستی ئەمڕۆوانی چیتان نەبوو؟ کوردی ئەی بۆچی هاتوونەتە ئەم دەشت و دەرە؟ دەبێت ژینگەکەمان پاکەینەوە ئافرین باشە ئێوە ساڵانە لەگەڵ مامۆساکانە یەن ژینگەکەتان پاکەنەوە؟ باڵێ باشە بۆچی خۆشە ژینگەکەمان پاک و خاوێن بێ؟ دەبێت ژینگەمان پیس نەبێت ئافرین ژینگەکەمان هەراوە بە جوانی بمێنێتەوە بە سەوزی بمێنێتەوە لەبەرەوەی ئاژەڵان ڕووبکەنە ناوچەکەمان لەبەرەوەی ئاژەڵی کێوی تا لەم ناوچەیە بێ سوودی زیاترە بێ بۆمان وایە؟ ئافرین باشە پێم بڵێ تۆ تا ئێستا دارشکانوەتەوە؟ نەخێر بۆچی؟ دەبەرەوەی ژینگەکەمان سەوزای و وینی تیاابێت لەبەرەوەی ئاژەڵەکان زۆر بن ئافرین لەبەرەوەی ئاژەڵ زۆر بێ دواتر ئەگەر ئێمە دارەکان بشکێنینەوە دارەکان وشکە بن وایە؟ ئافرین ئێزانی شتێکم پێشکەشکەی؟ دەی مامۆستا چەند شیرینی وە حەڵوا هەنگینی لێ فێر بینە ڕۆشتی جوان هەم خوێندن و هەم تێکۆشە ئافرین هەر بژی دەستی گیان دەست خۆش زۆر سپاس چپڵێ بۆ خولێ بەدەی ئافرین هەستی گیان دەست خۆش زۆر سپاس چۆنی؟ باشم باشی؟ ناو چییە؟ مەستان مەستان؟ بەڵێ مەستان گۆرانی خۆشیشی بەسەراوتراوە وایە؟ ئافرین مەستان لە پۆلی چەندی؟ لە پۆلی 7 باشە مەستان ئێوە لە قوتابخانە گرنگی بە پاک و خاوێنیان؟ باشە یارمەتی کارگوزارە بە ڕێزەکانی؟ باشە ئێوە شت لەسەر دیوارەکانە نووسن؟ نەخێر ئەی لە ژینگەکەتانە شت زۆر فرائێ نامناوە؟ نەخێر ڕاستەکەی بڵێ چی؟ من کە هاتم هەر لە خۆمەوە ئەم ناوم زۆر پێ پاک و جوان بوو دوایی سەیرم کرد وتیانەما قوتابیانی قوتابخانەکەی هاتوون بۆ پاکڕاگرتنی ئەم شوێنە ئەم ناو پاکەنەوە وایە؟ باش ئێوە لە ناحیەکەشتانە ئەوە گرنگی بۆ پاک و خاوێنیە؟ بەڵێ کارگوزاریشمان هەیە تایبەت بەو شتانە ئافرین زۆر باشە هەر بژیت هاوڕێکم چۆنی؟ باشم باشی؟ ناو چییە؟ هانا لە پۆلی چەندی؟ هانا باشە پێم بڵێ تۆ ئەو مناڵانەی کە لە خۆ مناڵترن لە پۆلی 1 و 2 و 3 و 4 و ئەوانن ڕێنماییانەکەی؟ بۆ ئەوەی کە ژینگەکەیان پاک و خاوێن ڕاگرن چیان پێڵێ؟ نابێ شتەکان فڕێ بێنە سەر زەوی و نابێ دارەکانیش بشکێنەوە بۆی سەوز بن و شەوەیەکی جوان بە ژینگەکەمان ببەخشن ئافرین باشە بۆچی گرنگی ئێمە پاک و خاوێنی ژینگەمان لە ئەستۆ بێ؟ هەم بۆ تەندروستی خۆمان و هەم بۆ جوانی ژینگەکەشمان ئافرین زۆر ڕاستە ئێمە پێویستە هەمیشە ئەوە گرنگی بین بە پاک و خاوێنی ژینگەکەمان نابێ زەویەکان پیسکەی نابێت دارەکان بشکێنینیان بیاسووتین وایە؟ ئەی باشە کات تا شتێکم پێشکەشەکەن
1 و 2 ڕافاز و 3 و 4 کاغار 5 و 6 گوڵاگەش 7 و 8 وماگەر 9 و 10 خوێندنگە. ئافرین ئەدی یەک چەپڵی قایم بۆ خۆتان هەر بژین دەسا خۆش زۆر سپاس چۆنی باشم باشی باشم ناو چییە هەنی ئافرین هەنی جان هەنی بەڵێ. لە پۆلی چەنی 6 لە پۆلی 6 باشە هەنی بەڵێ. چیەکەین لەم دەشت و دەرە ئێوڵا هاتوین کە ژینگەکەمان پاکەینەوە باشە ئێوە ژینگەکەتان هەمیشە پاکەکەنەوە یان ئەوە ساڵی جارێکی یان پاکە هەمیشە پاکەکەینەوە باشە بۆچی گرنگە ژینگەکەمان پاک لەبەر ئەوەی گەشت و گوزار دێن بۆ ئێرە بۆ سەیرانوشت ئەمانە ئێمە ژینگەکەمان پاک و خاوێن بێت ئەی ئافرین باشە گەرەم ناوە پیس بێ گەشتیان ڕووەکاتام ناوە نەخێر بۆچی لەبەر ئەوە ژینگەکەمان پیسە ئافرین باشە ئێوە گرنگی بە پاک و خاوێنی گەڕەکەکانیان لە ناحێکەیە بەڵێ باشە ئێوە بۆچی حەسان لە پاک و خاوێنیە بۆیە حەزمان لێ ئەیتر ئێمە بۆ خۆمان دڵمان پێکرێتەوە حەزمان زۆر لە پاک و خاوێنیە ئافرین باشە لە قوتابخانەشە هەر هاوکاری ستافی قوتابخانەکەن بۆ پاکردنەوە بەڵێ باشە قوتابخانەکەتان خۆتانی شۆنیان کارگوزارەکان کارگوزارەکان و بۆ خۆشمان یعنی ئێوە شەوکاریان نەکەن بەڵێ زۆر باشە ئافری باشە پێم بڵێ ئێوە تەنیا قوتابیانی قوتابخانەکەتان گرنگی بە پاک و خاوێنیێنیان مناڵانی هەموو ناحیەکە هەموو مناڵانی ناحیەکە هینی پێدەنگرنگی ئافرین هەر بژیت دەست خۆش ئەی تۆ چۆنی ئەو ڕێکم منیش باشم ئەی تۆ چۆن باشی وەڵا باش ناو چییە سارینا سارینا ئافرین سارینا لە پۆلی چەندی لە پۆلی 6 لە پۆلی 6 ئافرین سارینا بەڵێ. باشە تۆ بۆ ژینگە چی و کردووە تا ئێستا ئەی پارێزم چونکە لێمە لە ژینگە ئەی لەم کوردستانە ئەژین ئەبێ بە خۆمان پاکیکەینەوە شکە بۆ خۆمان خۆشە خۆمان تایە ئەژین ئەبێ لێرە یعنی بزانین مشوری بخۆین ئەبێ پاکی بکەینەوە یعنی بچین باغ دروستکەین یعنی دار بڕوێنین ئەو شتانە بکەین یعنی بۆی بخۆمان بژین ئافرین سارینا ئێوە بەڵێ. ساڵانە لێرە هەڵمەتی نەمام چاندنەکان باڵە شتە چێنین لەبەرەوەی نەمگوت بۆ ژیانی خۆمان لەبەر شتە چێنین کوولەکە تەماتە ئیتر ئەو شتانە ناکەین باشە ئێوە پێم بڵێن ئێوە هاوڕێ یەکترین وایە بەڵێ. باشە بۆ لە ڕۆژی لەدایک بوونەکانتانە بۆ نمونە ئەم ساڵ چەند ساڵن ئەم ساڵ دوکمان دوانزە ساڵ ساڵێکی ترێ بن بە چەند سیانزە باشە بۆچی تۆ سیانزە نەمان پێشکەشی ئەو ناکەی ئەویش سیانزە نەمان پێشکەشی تۆ بکە واتە هەر کەسەتان و سیانزە نەمان بۆ هاوڕێکەی بچێنێ باشە ئەوە کاتە چەند نەمام 26 وایە باشە ئێوە بەڵێنە پێن کە ئەم ساڵ بێتەوە 26 نەمان بچێنن باشە ئازایی ئەبێت چی بکەن کە 26 نەمامەکەتان چاند وێنەی بگرن بینێرن بۆ پەیجەکە مەزان پەیجەکەم چییە؟ زیتە لەتیفی باشە ئێوە ئەتوانن وێنەی ئەو 26 نەمامەم بۆ بگرن و بینێرن بۆ پەیجەکەم منیش بڵاویەکەمەوە باشە ئەو کاتە منیش زۆر سوپاسانەکەم بۆی مناڵانی کوردستانیش چاو لە ئێوە بکەن باشە بەڵێنە پێن دەمت چاوەڕێ ئێوە زۆر سوپاس هاوڕێکانم زۆر سوپاس زۆر سوپاس بۆ ئێوە چۆنی؟ باشم ژیتە لە تۆ چۆنی؟ ئەحواڵە چۆنە؟ باشم باشی؟ لە پۆلی چەندی؟ 6 لە پۆلی 6 ئافرین باشە پێم بڵێ تۆ بەرنامەکانی منە بینی؟ بەڵێ لە بەرنامەکانە زۆر باسی چیەکەم من؟ باسی گرنگی ژینگە پاک و خاوێنی ژینگەکەکەیت وایە؟ بەڵێ باشە ئەی تۆ حەزت لە پاک و خاوێنی ژینگەیە؟ بەڵێ ئەی تۆ ئەمڕۆ بۆچی هاتووی بۆ ئەم دەشت و دەرە؟ بۆی هاتوو ژینگەکە پاکەمەوە بۆچی لەگەڵ چی هاتووی؟ لەگەڵ هاوڕەکانمە لەگەڵ هاوڕێکانتانە باشە ئێوە لە قوتابخانە دەرسی ژینگەتانێ وایە؟ بەڵێ باشە چیتان فێرەکەن؟ پاکوخانیان فێرەکەن ئەڵێ بە ژینگە پارێزیت و پاکوخانی شت فرە نەدەتە سەر زەویەکە باشە ئەگەر بۆ نمونە لێرێ ئەم دەشت و دەرە ئێمە هەر شتی تیافرین هەر شتی تیافرین هەر شتی تیافرین هەر شتی تیافرین چی دروستە بێ؟ ژینگەکەمان پیسە بێت و یەک شاخی گەورە دروستە بێت لە چی؟ لە پیسایی لە پیسایی خۆڵ و خاشاک وایە؟ بەڵێ بەڵام ئەگەر ئێمە زوو پاکی کەینەوە ئەو پاشە ڕۆیانی کە لە بەردەستمانە لە ناوی بەرین چی ئەبێ؟ ژینگەمان سەوزایی زۆترە بێ پاکوخانە بێ ئافرین ڕاستەکەی باشە نەمام ناشتن چ سوودێکی هەیە؟ ڕێژەی سەوزایی زۆر بێگە تۆ نەمان بچێنیت دار
ئۆکسجین دەریایان دۆنۆکسیدی کاربوون ئۆکسجین ئافرین کەواتە کە ئۆکسجینی دەریا ئێمە هەناسەمان باشترە بێ ئێمە هەناسەی خۆشەڵەم ژین وایە بڵێ باشە پێم بڵێ تۆ لێرە نەمامشتی واچێنی بڵێ بەڕاستە بڵێ هەموو ساڵی چێنی بڵێ ئەی هاوڕێکانێ هاوڕەکانیشم باشە هەموو ساڵە لەگەڵ هاوڕەکانتانە لێرە نەمامی چاک بڕوێنەها سەیری دواوەکە چووکە لە دواوە شوێنی داری زۆر هەیە کە بیڕوێنی ڕێژەیەکی زۆردار بڕوێنن ساڵانە بۆ ئەوەی کە بتوانی ڕێژەی سەوزایی زیاکەی باشە ئافرین باشە ئێزانی گۆرانی شتێکم پێشکەشکەی ڕاستە ئەی بۆ من گۆرانێکی بۆ نەڵێم بێڵێم وەرزشە سوودمەندی جوانی لەشە دەست بۆ ڕاست کوا دەست بۆ ڕاست دەی دەست بۆ چاپ تۆپاتە لات بەتاپەتەق تۆپاتە لات بەتاپەتەق ئافرین یەک چەپڵی قایم بۆ من هەر بژیت زۆر سواس هاوڕێکەم دڵخۆشم بەناسینە زۆر سواس بۆ یوایب کە بەردەوام ئەوە لە پاکڕاگرتنی ژینگەکە تابی باشە هەمیشە لە پاخەخانیمە ئافرین دەست خۆش زۆر سواس هاوڕێکەم خواحافیز عزیزەکان بەڕاستی من ئەمڕۆ زۆر دڵخۆش بووم بەم مناڵە عزیزانە لەبەرەوەی هەڵمەتێکی زۆر باشیان کرد بۆ پاکردنەوەی ئەم ناوە بەڕاستی من وانەی زۆر باشیان لێوە فێر بووم ژینگەکەی خۆیان زۆر جوان پاکڕاگرتووە زۆریان خۆشەوێ بەڕاستی وتەی زۆر جوانیان پێشکەش کردم بابەتی زۆر جوانیان هەبوو لەسەر ژینگە ئەمانە مناڵی زۆر ڕۆشنبیرن بۆ هیوایم کە مناڵانی گشت کوردستان چاو لەمان بکەن و ساڵانە بێنە شوێنەکانی خۆیان و پاکیان کەنەوە و دواتریش هەڵمەتی نەمابچاندن بکەن لە سنوورەکانی خۆیانە بۆیە تا بەرنامەیەکی داهاتوو تا گوندێکی تر خواتان لەگەڵ خواحافیز